پێشبینی سەڵتم ناکرد پێشبینی مەکرد لە یەکەمەکان بن پێشبینی مەکرد نەوتونەوە بێنم بەس پێشبینی سەڵتم ناکرد. نڤار عادل نڤار بەختیار عادل خوێندکارێکە تا بلێ ماشەڵڵا زیرەک لێ هات عاقڵ پێشبینیمان ئەکرد ئێمە 100% بێنە بەڵام خۆ ئێوە نایهێنن بەس ئێمەمانوت با ئەیهێنی بەشکر بۆ خوا یەکەمی سەر ئاسی عێراق نەک بەس بەڵکو خوێندنی کوردی. قوتابخانەکەی جەنابەت چەند دەوامێکی تیا بوو فشارێکی زۆر لەسەرتان بوو ڕۆژانە با بڵێن ئەنە کاتی داوامەکەی کەمتر بوو ئەوە چۆن چۆنی ئەو فشارانە لەسەر خۆتان دوورخەنەوە و کەوا ئەم قوتابیەتیان کۆنمرەی سەدی بەدەستێنە بۆ یەکەم لەسەر ئاستی عێراق. ئەزانیت چۆن کارکردان تەبعاً یەکەم شت ئەگەڕێتەوە بۆ خوێندکار خۆی ماشەڵڵا خۆیان ئین بوون بەڵام دوای ئەوەش مامۆستاکانم هەرچەنە سێدەوامی بووین ئەمانەوە تا 5.5 و 6 ئەمانەوە لەبەر خاتر پۆلی شەشەکان یعنی نەمان هێشتووە ئەو سێداوامی ڕێگر بێ لەگەڵمان زۆر بەینی لەگەڵ خوێندکارەکان ئەومان کردووە ناخۆش بوو بۆ خوێندکارەکان شوێنیان دوور بوو بەڵام هەر تەسیری نەکەشکرد لەگەڵ پورم و لەگە دایکمەوان ئەنجامەکانمان سێ کرد ئەلحەمدوللا کۆنمرە 100 بوو یەکەم بوو. وەڵای زۆر بەکەمی بە کاتژمێر مەکرد زیاتر هەوڵمەدا خوێندنەکەم ئەوە نەبێت کە بتوانم ڕۆژەکە تەواوی بکەم یعنی ئەو نێ سەرمە تەواوی بکەم هەوڵمەدا ڕۆژانە 10 بۆ 12 ساعات خوێندنم هەبێ. پێشبینی سەڵتم ناکرد پێشبینی مەکرد لە یەکەمەکان بن پێشبینی مەکرد نەوتونەوە بێنم بەس پێشبینی سەڵتم ناکرد. بەڵێ لە داوام ویستە تەلەفۆنم بۆی کرد بەڵێ هیچ شتێ بێ پشتیوانی خۆی گەورە نابێ. دووەم مامۆستاکانی بە تایبەتی مەعهەد کەرکووک زۆر یارمەتیدەری بوون لە پارەکە یەکی 5ەوە دەورەی گرتبوو 5-6 دەرسی بە دەورە بوو دەرسێکیش لە ماڵەوە مامۆستاکانی مەکتەبیشی زۆر یارمەتیانەدا زۆر خۆی زۆر هیلاک بوو بەڕاستی ئیتر ئەوە بوو خوێندنیشی زۆر بوو سەردانیکردنی ومان و سەفرەمان و هینمان هیچ نەمابوو.